وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. ئاخێزە کوردەوار سەربەخۆ لە تەی ساڵان ڕابردوو بە شوێنە هەڵساندنەوەی ڕۆحە تاریخیە ئومەت کوردی و سەرزەمینە کوردەوار لە تەعقیب ئەم ئەوزاعە دەریچەگە لە جۆراوجۆر ئەکاتۆ لە چۆنیەتیە حەزببوونە ئێمە لە سەرزەمینە خۆمانە، بێکەڵکردنە ئێمە لە سەرزەمینە خۆمانە، بێدەسەڵاتکردنە ئێمە لە سەرزەمینە خۆمانە و هاوردەکردنە مشتە بێگانە لە سەرزەمینە ئێمە و حاکمکردنیان بە گیان و ماڵ و مڵکە ئێمە. ئاخێزە کوردەوارە سەربەخۆ لە حزورە نفوزی گەلێک لەم سەرزەمینە بەحسی کرد کە لە لەباسە ئێمە زهوریان کرد و تەبدیل بوون بە ئەیادیە داپڵەساندنە ئومەت کوردی و بەرگە و لاپەڕە پەردەی لەسەر ئەمانە لادا تا بتوانێت لە دروستکردن ڕای گشتیە وشیارە ئاگاه ئومەت کوردیە سرنجەم بداتە سەر ئەوەی کە دەوران ئزمحلال، دەوران نابودی، دەوران سەربوون ئێمە بەدەسە کێگەل دروست بوو و بەدەسە کێگەل ئیدامە پەیاکە. من لە دوای دیبەیتگەلە جەهانە کوردی ئمڕۆ گەرەکمە گۆشەیەکی تر سوچێکی تر لە داستانە دروستکراوەکانە دەسە دەوڵەتانە کۆرپەرێتی بنگاهی و شرکەتی بەناوە دەوڵەت لە ناو سەرزەمینە خۆما بۆ ئێوە ئاشکار کەم. بزانن من ئەمشەو نووساگمە گەورەترین تەوهینێ کڕەوتگەل و جەریان گەلێک تحت ناوە شۆڕش کوردی نەسیۆنەلیزم بە ئومەتە کوردی کردیان و لە بچووککردنەوەی ئێمە و لە قەومکردنە ئێمە لە ژێر ناوە پرۆسەیە نەتەوەسازیە تا بە ئیمڕۆیش خەریکی نەتەوەسازین بڕۆن تا نەتەوەسازی بکەن لە قەومە کورد و تا ئەم دەقیقەیشە نەیانتوانی نەتەوەسازی بکەن و بارزترین نمونەیان حکوومەتە حەلیمە کوردستانە کە مەوجودیەت پەیا ئەکا لە ناو دەستورە عێراقیە و ئەمانە بەشێکن لە ساڤرنتی و لە ئێعتلایە ئوسول و قەوانینە دەوڵەتە عێراقی و مەواتنە عێراقین و وەختێ بە زوانە یاسا قسە تەکەتوا ئەکەن قانون کە بنیاد گوزارە دروستکردنە جەوامع بەشەریە بە نگاهە عێراقی تەکەتوا قسە ئەکەن. لەذا هەر لەم بەشە قەومە ئتنیکیە کابرایە خەڵکە مەریوان و کابرایە خەڵکە کرماشان و کابرایە خەڵکە ئیلام و لڕسان و ئەوانە ناتوانێت لە سلێمانی بە عنوانە ئینسانە کوردیە قەومی ئیتنیکی ژیانکە و بە مڵکە مشاع خۆی بزانێت و بە تاریخ و فەرهەنگە خۆی بزانێت و لە ناوە تەمامە خەیر و بەرەکات هەرواکە لە ناوە موسیبەتەکان یا شەریکە لە خەیر و بەرەکاتیشیا شەریکە. تەنانەت لە حەوزەیە ئنزمامیە حکوومەتە حەلیمە کوردستانە تۆ دوای 120 ساڵ تەلاشە قەومی سازی و ملت سازی هەنووز بە ملت سازی نەگەیگی، گەرچە بە شێوەیەکی منافقانە بە ئەدەبیاتە سپاهە پاسداران بە زوانە دایکی خەبەر لە 4 پارچەیە باشوور و باکوور و ڕۆژهەڵات و ڕۆژ ئاڤادەی کە حتا لە ئینتزاعیشە سنوورەکەی دیار نییە، کە حتا لە حکوومەتە حەلیمە کوردستان تا 51% ئەم سنوورە قەومی ئیتنیکیشە هەنووز لەسەر ساڤرنتیە ئەحزابە بەرساختەیە کوردی نییە. ئێمە ئەمشەو گەرەکمانە هەر لەم مەدخەلەوە ورودکەین بە داستان و بەڕەسی بکەین گەورەترین تەوهینە ئەمانە، گەورەترین هەتکێک کە ئەمانە بە مێژووی ئینسانە کوردی و جەهانە کوردی کردیان لەکوێ بوو و ئەم سەقەتیە ئەقڵیانە لەکوێ خستە ناوە مێشکە ئەوامە ئێمە.
نەقشە دام و دەستگاه‌های میدیایی، رادیۆ تاران، رادیۆ بەغا، رادیۆ کرماشان، تەلەڤیزیۆنەکانە حەلیمە کوردستان، رادیۆی دموکرات، رادیۆی کۆمەڵە، رادیۆی پارتی یەکێتی لە خەسەندن عەقڵە ئینسانە کوردی بە ئینحراف کێشاندنی و گەورەترین هەتک و پەتپەتیکردنە بە ئینسانە کوردی، جەهانە کوردی، دەسەڵاتە ئینسانگەلە مکەڕەمە ئەم سەرزەمینە. بزانن با من بە مثالگەلێک و بە مەسادیقێک بەحس بکەم کە ئێوە و ئێمە لە یەکتری تێبگەین. ئێوە شاهدن ئێمە کەسانێکمان لە سەرزەمینە خۆمانە هەست ناویان ئەنێن پسپۆڕ، لەبارە دەروونناسیوە، کۆمەڵناسیوە، لەبارە شاخگەلە مختلفە بەینا ڕشتەیە دانشگایی، ئەساتیدە دانشگا، نخبە، ڕووناکبیر، سەرۆکە عەشیرە، سەرۆکە تەریقەت، تن و لە ژێرە ناوە کورد و قەومی سازیە کورد قسەکەن. ئێوە شاهدن نخبەگەلە حیزبی لە کاناڵگەلە مختلفە تەلەڤیزیۆنیە ڕوو بە مردمە کورد، هەر ئەم بەشەی کە کریاگە بە قەوم و ئیتنیک و قەرارە میلەت سازی لێ بکەن و ئەمە 120 ساڵە ناوێت و میلەت فقط چیقە تۆ لەمانە ئەشنەفی ئەبینیت کە غەشە گەورەیە ئەمانە، کڵاوە گەورەیە ئەمانە لەکوێ ئەسەرە ئومەتە کوردی ئەکرێ. بزانن خەڵکە کوردەوار، من ئەگەڕێمەوە سەر قسەگەلێک کە قەبلەن لە دیبەیتگەلە جۆرا و جۆرا کردم. مثالم هاوردەوە وتم وەختێک لە ئیسلام دەورەی قەیم ئەیانوت وە کەسێ کافر نەبوو خاتری ئەوە وە باوەڕی بەخوایەکنە و کلی و دوا تەسەوف بێت بێژێت مەزاهب مختلف لە تەعقیب خواکردن و مەعشوقکردنە مهم نییە، ڕێگەکان متەفاوتن. دەنا بووداییە هەمان قسە ئەکات کە مەسیحیە ئەیکا، مەسیحیە هەمان قسە ئەکات کە یەهودیە ئەیکا، یەهودیە هەمان قسە ئەکا کە موسڵمانێ ئەیکا. نمودەکەی ئەمەم بەرجستە کردەوە لە شعرێ مەولانای ڕومیە بەرساختی یەهودی بە ناوە موسا و شەبان کە خەریک و لەوێ دەرسێک بە تۆ ئەدا کە گویا موسا لە جێگەیەکا چاوی ئەکەوێت و شوانێکە خەریکە دوعا ئەکا تەکە خوا قسە ئەکا، هەڵ ئەگەڕێت و ئێژێ ئەی خوا وایتە کوێ، پشتە بشێلم، قاچە بشێلم، شیرە بۆ بێرم، سپێکانە بکوژم، جێگە بۆ دا بخەم. موسا سوعالی لێکا ئێژێ کاورای کاول خەریکی ئەمانە بە کی ئێژێ معلومە بەخوا ئێژم، ئەوەی کە ئەم دنیا و ئەم چەرخێ دروست کرد. موسا ئێژێ ئاخر کاورای کاول لەم کەلامە کافرانەیە تۆ ئاگرێتی تەمام ئەم خەڵکە ئەسووتێنی جاهل. شیر بۆ خوا، کەوش بۆ کەسێک کە شایستەی کەوشە پێکردنە خوا پێی هەز، خوا هەواییجی هەز وەکو تۆ. کاورای شوان شێت ئەوێت و سەر ئەنێتە بیابان. ژێ وەحیامەت سوویە موسا و ئەس خدا بەندەی ما رازما کردی جدا. ئالەکرا عرفان تێتە وەسەد. ئێژێ خوا وەحی هەنار داستانەکە ساختگیە. بۆ موسا وتی تۆ بوو بەنەی ئێمەت لە ئێمە جگێ کرد و تۆ بەراوی فاسلکردن ئامەدی، نی بەراوی فاسلکردن ئامەدی. تۆ بە عنوانە پێغەمبەر هاتکی خەڵک بە ئێمە وەسڵکەی، ناتکی خەڵک لە ئێمە دوورۆکەی تۆ. ئێمە بە هەر کەسێ زوانێکمان داگە، بە هەر کەسێک ڕێگە و شێوەیەکمان داگە کە ئێمە تەعقیب کە. تۆ بۆ ئەم کاوراتە لە من دابڕاند، ئەو بە شێوەی خۆی خەریک بوو عیبادەتە منی ئەکرد. موسا ئەکەوێتە شوێنە کاوراوی شوان بیدۆزێتۆ لەم بیابانە، کاوراوی شوان حاڵی منقلب بووگە و خەریکە لەم بیاوانە تەوبە ئەکا. ئەگا پێ ئێژێ ئەو قسانەی کە تۆ کردت ئەینە عیبادەت بوو. هیچ ئاداب و تەرتیبی مەجووی، هەرچە میخواهەت دلت تەنگت بگوی. هیچ ئاداب و تەرتیبێک ڕعایەت مەکە، هیچ ئەدەبێک ڕعایەت مەکە، هەرچیە کە گەرەکتە بیژی بەرامبەر بە مەعشوق. تۆ ئالەگرا ئەزانی ئەدەبە ئاشقی بێ ئەدەبیە، ئەدەبە ئاشقی بێ ئەدەبیە.
هەر وەختێ کریۆم سۆزە گۆرانی نەچۆڵمە پرسۆ نە ئاوەدانی تۆ هەر وەختی سۆز هاتو سەرتا ئیتر خۆت سانسور ناکەی. خۆ ئەمە عرفانە وەێ ئەمە بەرخەلافە ڕۆژگەلە ئەووەڵە ئیسلامە. بۆ ڕۆژگەرە ئەووەڵە ئیسلام پێغەمبەر ئیسلامیان متهم ئەکرد بە مەجنون بوون، یعنی شێتە یا شاعر بوون. ئەمە چه فەرقێکی بوو تەکە پێغەمبەر بوونە؟ ئەوەی مەجنونە جن دەسی لێ ئەوە شێنیت، ئەوەی شاعرە شەیتان ئیلهامی پێەکە، بەڵام ئەوەی پێغەمبەرە وحی لە خوداوەند دەگرێ. ئیستا ئەم وحیە بۆ مهمە. کافریان بەکێ ئەوێت؟ بەوەی کە باوەڕی بەوە نەبوو کە پێغەمبەرە ئیسلام وحی پێئەگا لەسەر چاوی خوداوەندیە. کارکردە وحی چییە؟ کارکردە وحی ختمیەتە کەلامدانە. دەمە گشت کەسێ داخا کە وێنی تۆ بۆ خاتری ئەوەی کە ئەم مردمە باوەڕ بێرێت و بە قسەتەکان بخوات داوای معجزە ئەکا. ئێژێ تۆ سابتی بکە کە ئەم قسانەی ئەیکەی، ئەم قسانە ئەیکەی لە سەرچاوەیەک تێکە گشتی دروسە و ئیتر ئێمەشێ لەسەری قسە نەکەین. ئەم سەرچاوە کێز؟ خوداوەندە، دانای کولە. دەرنەتیجە وحیبوونێ کەلامێک ختمیەت ئەدا بە کەلام. هەروە کە حەیران عەلی شا ئێژێ هەرچی من ماچوون ختمە کەلامن، هەرچی من ماچوون ختمە کەلامن. ئەم ختمیەتە کەلامە لێو دوا بە کێ دریا؟ لێو دوا بە ئەولیا دریا. ئەولیا مرتبەتی لە پێغەمبەرەکان وانە خواردرا، یعنی ئەمانە بێ واسطە، بێ قەرائز، بێ حسەکان ئەتوانن ئیدراک بکەن، شهودی ئیدراک بکەن. بۆیە تۆ ئەوێنی کەلامە عورەفا ئەچێتە سەتحی کەلامە ئەولیا، ئەولیای خوا. دەرنەتیجە هەمان مبارەکی ئەگرێت کە کەلام پێغەمبەر ئەیگرێ، ئەڵبەتە لە سەتحی خواردترە. ئەمە سە کە سروش ئیدعاکە کە مەسنەویە معنەویە مەولەوی قورئانە فارسیە. ئەگەر تا ئەگرا متوجه بووین نەقشە ختمیەت ئەوێنین. ئەم ختمیەتە لە دنیای ئەمڕۆیشا هەس، وا لەکوێ؟ وا لە عیلمە. ئێمە بە سمارتفۆن، بە ماشین، بە تەکنۆلۆژی معجزەمان چاو پێکەوتگە. ئێمە بە علومە پزیشکی معجزەمان چاو پێکەوتگە. لذا علم بۆ ئێمە بووگەسۆ سەرچاوی حەقیقەت و مطلق. وەختی ئێژن پرۆفسۆر فڵانی فارق التەحسیل دانشگاهە هارواردە، یعنی سەرچاوی وحیەکەی فرەقەویە. ئیتر هەرچیەک ئێژێ ختمە کەلامە ئەو متەخەسسە پسپۆڕە. دەرنەتیجە هەرچی ئێژێ ئێمەیە مەردم ئێشە قبوڵیکەین ئەو ڕازەکە. تۆ ئەمە لەکوێ ئەوێنی؟ لە داستانە کۆرۆنا ئەوێنی. دەوڵەتەکان گەلە کۆمەیان کردو لە خەڵکی 9 ملیارد بەشەر بکەنە ناوە گەوەڕ. دەی تۆ ئەم بەشەرە ناتوانانی کەیتە ناوە گەوەڕ. ئەو ئێژێ بترسە و خراوە و بترسە و کاورایژێ ناترسم. کاورایان لە کەرماشان گرتو ئەنو بۆ ماسک لێ نادەی بۆ هاتکیتە دەرەوە. ئێمە کوردین، کۆرۆنا نامان کوژێ. ئەو ژێ یعنی چی بۆ نەدووە ئەکەوتگی و تۆ ئالەگرا ئەوێنی علم واردە کار ئەوێت. سازمانە بەهداشتە جەهانی دەوڵەتەکان ئیتر ڕئیس جمهور نایە بێژێ بڕۆنە ناو قسەکە سیاسی وێ. دوودانە پزیشک و مامۆسا و فعالینە جامعەیە مەدەنی و بۆ بانگەکە تو خوا و خوایشتان لێکەم و گشتمان خەریکین ئەمرین و کاکە خۆت ئەتۆپی وە دەرەک با مناڵەکە نەتۆپی، با دایک و باوک و عەزیزەکانە نەمرێ، خوایشتان لێکەین و تکاتان لێکەین و وەکو پەز 9 ملیارد بەشەریان کردە ناوە پەچە. بەچی کردیان؟ بە ختمیەت. کەئەنەهو ئەم ختمیەتە واقعیەتی وا لە پشتیا و حەقیقەتی وا لە پشتیا کە تۆ ئێشێ ڕعایەتی کەی. ئەگەر تا ئیستا لەگرا حاڵیمان بوو ئیستا بابینە سەرە ئەمە. بزانە ئێمە قبوڵی کەین کە ئێمە قەومە کوردین، یعنی وزوان کوردین. ئۆکەی، خۆ ئێمە جوغرافیایەکیشمان هەست بە ناوە 4 پارچەکە کوردستان. ئەم 4 پارچەکە کوردستانە جێگەیە ژیانکردنە ئێمە
مەڵکیەتە ئەجدادیە ئێمەس. دەرەسە ئەگەر تا ئەگرات درۆسە ئیستا ئێشێ بەم نەتیجە بگەین شتێک ئێشێ بێت بە ئێمە قەناعەت بێرێت کە ئێمە کورد نین، یا شتێک ئێشێ بێت بە ئێمە قەناعەت بێرێ کە دروست نییە ئێمە خۆمان حکوومەتکەین. تا دەوڵەتە تورکی و دەوڵەتە ئێرانی و دەوڵەتە عێراقی و دەوڵەتە سووری بتوانێت بەسەر ئێمە حکوومەت کا و ئێمە بکاتە جاش و ئێمە بکاتە معەلیم و کارمەند و پسپۆڕ و لە ناوە دەوڵەتە عێراقی و دەوڵەتە ئێرانیە بەکارمان بێرێ. پس ئێمە ئێشێ تەسلیم بووین قبوڵکەین کە بەشێک لەمینە. خۆ ئەم بەشە چۆن قبوڵەکرێ؟ ئێمە ئەکرێنە بەشێک لە ئیمپراتوریەتە ئیسلامی بەناوە ئیمپراتوریەتە عوسمانی، یا ئەکرێن بە بەشێک لە تەمەدونە ئێرانی و بەشێک لە فەرهەنگە ئێرانی. ئەویش بەشە سنووردارەکەیسی. خب زاهرە نیشێ بەمە بکرێن. ئیستا کەسانێک کە بەناوە ڕەوتە کوردی تێن کە گەرێکیانە ملت سازی بکەن چی ئەکەن؟ بزانە ئەمانەی کە ئێشێ ڕەوتە کوردی ون و ملت سازی بکەن ئەوەڵین مخاتەبیان ئێشێ مردمە کوردوێ کە مردمە کورد بێت و هێزە ئەوان و ئەوان بوون بە قودرەتێ کە هیچ کەسێ لەم دنیا لە بەرامبەریانە نەتوانێ قسەکە. هەروە کە پزیشکێک بە شەهادەی پزیشکیە زانکۆکەی و تەئیدە نظامە پزیشکیە کشوەری ئەتوانێ بێ حکم با بێژێ خەڵک بڕۆنە ماڵ خەتەرناکە. ئیستا چی باعث ئەوەیە کە تۆ بتوانی ئەم کارە بکەی؟ بزانە من کوردم، دایک و باوکم کوردە، من جێگەی نفوز و پێگەی نفوزم مردمە کوردە، سەرزەمینە کوردەوارە. من ناتوانم لە پۆرتوقالا، ناتوانم لە ئیتالیا سرنج دوو نەفەر ڕاکێشم، بەڵام لە ناوە قەوم خۆم و مردمە خۆم و خاکە خۆم و سەرزەمینە خۆم ئەتوانم سرنجی خەڵکی ڕاکێشم، چون من بەشێکم لەو مردمە، ئەو مردمە بەشێکن لە من. خب من یا ئێشەی جێی بێڵم بۆ ئەمانە تا من لەم مەیدانە دەرچم و مەیدانە من نەوێ تا ئەمساڵە قازی محەممە و تا ئەمساڵە شیوخ مختلف بوون و ساحێوە ئەم سەرزەمینە. ئەم سەرزەمینە هەنە منە یا هەنە ئەوانە ئێستاس لەسەری قسە ئەکەین. خب پەیمانە حەیدەری بۆ خاتری ئەوەی کە بێت ڕوو لە قەومە خۆی بکە تێت لە فەرهەنگە مشتەرک ئێژێت، لە جیهانێک ئێژێت کە گشتی تیا زندگی کردگە، تێ خاتراتە ئەژداد ڕۆشنەکاتەوە، تێ باسە خاکەکەی ژێرە پێتەکە، تێ باسە ئەو ژیانە ئەکاوا گشتمان بە یەک و تەجروبەمان کردگە و ئەژدادە ئێمە و باوەکانە ئێمە تەجروبەیان کردگە. بەرەبەرە ئەوێنی خەڵکە کورد حەز ئەکا بەم قسانە، خۆی تیا ئەوێنێتەوە، باوەکانی تیا ئەوێنێتەوە، ڕوو ئەکا لەم مەتنە. ئەی حیزب دموکرات گەرەکی چۆنم کارە بکە، ئەی پارتی وێکێتی چۆنم کاریانە کرد. بزانە خۆ پەس تۆ ئێشێ لە هەنگاوە ئەوەڵا خەڵکە خۆت بخەیتەکە خۆتە، تۆ لە هەنگاوە ئەوەڵا ئێشێ خەڵکە خۆت بخەیتەکە خۆتە، تا ئەگەر ئەوێکی تریش هات کە تۆ داگیرکە لەسەر قودرەتی حساو کات، یا لەگەڵ یا معامڵەکە یا اختیاراتێکی پێ با کە ئەم قودرەتە بتوانێت لەگەڵ هاوکاریەتە کە ئەوانە ئەو نیەتە دەوڵەتیە بۆ حاصڵ بوێت. پس لەگرا تۆ نیرویە مەردەمە گەرەکە. تۆ کەم و بیش لە ناوە ئەم تەلەڤیزیۆنانە ئەوێنیت کەسانێک بەناوە نوخبەیە حیزبی، کەسانێک بەناوە پارتی یەکێتی کۆمەڵە دموکرات پەکەکە وەختی گەرەکیانە قسە بکەن وا قساکەن. ئێژن ئێمە بە هەموو پێوەرەکانی سیاسەت و فەلسەفەی سیاسی میلەتین. ئادام سمیت ئێژێت هەر جەمعیەتێک وا دارای زوانە مشتەرک، فەرهەنگە مشتەرک، تاریخە مشتەرک و جوغرافیای پەیوەستە بە یەکترین، ئەمانە میلەتن. لذا ئێمە میلەت و کوردین. ئەمە بۆ کێ ئێژێت؟ بۆ میلەت و کورد نائێژێتی. بۆ کێ ئێژێتی؟ بۆ دەوڵەتە ئێرانی ئێژێتی، بۆ دەوڵەتە تورکی ئێژێتی، بۆ دەوڵەتە عێراقی ئێژێتی. لەودا ئێژەی کاکە تۆ دموکرات نییەی،
وەکی ئێژی و دەوڵەتە ئێرانی و دەوڵەتە تورکی و دەوڵەتە عێراقی ئێمە بە گوێرەی مافە مرۆڤ و جارنامەی مافە مرۆڤ حەقمان هەست کە مرۆڤ بووین لەذا میلەتی کورد حەقی خۆی گەرەکە میلەتی کورد مافی خۆی گەرەکە مافی ڕەوای میلەتی کورد ئەم مافە ڕەوای میلەتی کوردە لە کەیوە بووگەس و مافی ڕەوا لەو ڕۆژەوا چووگەسە ناوە جارنامەی مافە مرۆڤ یعنی کەی یعنی دەهەیە چهلە یا پەنجای میلادی یعنی کەی یعنی 6 ساڵ پێش ئێمە حتا 6 ساڵە پێش میلەت کورد مافە ڕەوامان نییە حتا جارنامەی مافە مرۆڤ دروست ئەکرێ خۆ ئێمە گەرەکمانە مردم کورد و دەسەڵات بگا و ختمیەتە کەلامە جارنامەی مافە مرۆڤ درۆسە یعنی ئەگەر تا زەمانێ مافە مرۆڤ نەهاتووە یا ئەحیانەن ئادام سمیت و کەسانێکی تر وەکو ئەو نەهاتەیەنا ئێمە نە ئەمانزانی ئێمە میلەتین نە ئەمانزانی حەقیشمان هەست کە حکوومەتە خۆمانمان بوێ ئیستە ئێشێ بوو چی دەوڵەتە ئێران بە ئێمە ئیجازە بادە و حکوومەتمان بووی یا ئێمە ئێشێ بۆ چی بچینە ناو دەستوورە عێراقی بۆ لەبەر ئەوەی بەرادەرانە غەربی کەشفیان کردگە کە ئەبنائی بەشەر بەرادەر و بەرابەرن و هەر ئینسانێ بە ئازادی لەدایک ئەوێ جارنامەی مافە مرۆڤ ئەمە ئێمەیە کورد محەق ئەکاتانێ ئەندامە حیزب دموکراتی بە چی قێنێ و بێژێ من مافی مرۆڤم گەرەکە درۆسە ئەمە بوو تا ئیستە ئەمە کە من وتم درۆسەوە نەزەرە ئێوە خۆ سەداقەتم بوو لە بەحسە مەسئلەکەوە نییە پس تەمامەم حیزبانەتێن بەر ئەساسە یاسای نێودەوڵەتی بەر ئەساسە جارنامەیە مافە مرۆڤ بەر ئەساسە ئیدئۆلۆژیگە لە دنیای غەرب هەڵەگەڕێنەوە بە ئێمەیە کورد ئێژن کورد حەقی هەزمیت لە توێ با میلەت سازی کەین 120 ساڵە میلەت سازیش نەکریاگە هەڵەگەڕێنەوە ئێژن ئێمە حەقمان هەسوو بە گوێرەی پەیمانە سیڤر و پەیمانە فڵان و حەقمان هەزمینەوە 10 ساڵات بە نەزەرە ئێوە ئەمە توانی گەسی تا ئەم دەقیقە ئومەتە کوردی بەسیجکە نەخێر دەر بهترین حاڵەتێک ئەمانە ئەبزاریان وا لە دەسا 1% مردمە کوردستانیشیان نێ لە پشتا من نەموت کوردەوارها وتم کوردستان ئەوەی وامانە حەزی پێکەن خەڵکیان نێ لە پشتا ئەی جاش و کۆریجی چۆن دروست ئەکرێ لەوەی کە ئەم مردمە خۆی نامێنێتەوە لە ناوە قسەی ئەمانە لە جارنامەیە مافە مرۆڤ بۆیە بەڕاحەتی تۆ ئەتوانیت تحت ناوە دەوڵەتە ئێرانی دەوڵەتە عوسمانی دەوڵەتە تورکی دەوڵەتە ناسیۆنالیزمە ئێرانی خەڵکەکە بۆیتە پشتە خوات ئەین ناوە دەوڵەتە ئومەیە عەرەبی کە خەڵکەکە کات و جاش خەفیفە بۆ ئەم اتفاق ئەکەفێ بۆ لەبەرەوەی گەورەترین تەوهین بە مردمە کورد دەکرێ من ئەگەر هێزێکی ئینقلابی وم هێزە من مردمەکەی خۆمە ورد و درسە مردمەکەی خۆم لە پیرەژنە بەرە دەرگا تا پیرە پیاوە سەرە کۆڵان تا مناڵە ناوە مەدرسە هێزە منە ئەگەر من زمانێ کارێکی نظامیش بکەم ئەم کارە نظامیە منە ئەقەبەیە مردمی گەرەکە مردم ئەوێت و جاسوسە من مردم ئەوێت و پەنای من مردم ئەوێت و لۆجستیکە من هەر ماڵێک ئەوێت و سەنگەرە من هەر خەڵکێک لەم سەرزەمینە ئەوێت و نیرویە کارامەیە من یەکێ ماشەکە ئەچەکێنێ 5,000 نەفەر یەکێ جێگەی پێدایەکی نانی پێدایەکی پوڵی پێدایەکی اطلاعاتی پێدایەکی حەشاریەدات و یەکێ بەرنامەی دەوڵەت خونساعەکە درۆسە تا تۆ قیامێکی درۆسە بوێت تا ئەگرا درۆسە دەی بۆ متفاقە ناکەفێ لە ناو کووردا بۆ ناکەفێ لەبەرەوەی گەورەترین تەوهینە بە ئومەت کوردی بە ڕۆحە کورد و کوردیەت هەر ئەمانە ئەیکەن بۆ ئەیکەن بۆیە هەر ئەمانە جەعلی ئەکەنێژن کورد 1000 ساڵ بندەسە ئەژدادە تۆ 1000 ساڵ بندەسوگە بندەسە کێوگە کورد 1000 ساڵ بندەسە کێشەکەوە لەکوێ کێشەکەوە لەگرا کەسێ نەهات بێژێ ئاغایە دەوڵەتە ئێران ئاغایە دەوڵەتە تورکیە ئەمەی تۆ پێ ئێژی دەستور گزارش لە ژیانم من و مردمە من نادا ئەمەی تۆ ئێژی ئەسڵە ئەووەڵ
دولة إيران أصل أول تو لأصل دوانزة إيجي دين سراسرية إيران على الآباد إسلامه ومذهب تشيعه من نيامتها أما أصل من نية من أما قبول لكم تو ناتواني بم أصل بي بسر منها حكومتك من أما قبول لكم تو إنك أويك بروي بيجي من حقم هزب ما فم الروف بشروم تو خود واي تسرخاك خوتا خود جمعية 5 مليونية كتهس خود هيزت هس تو خود أم هيزة أخسيني كأنه أمانة مشتكر وقاتل وحيوان وقلنتو لتاريخها أصلا نقدرتيان بوغا نجامعيان بوغا نتاريخيان بوغا ندسلاتيان بوغا ويسياغن حتى مشتي بوغن أوروباي للجارنامي ما في مروفا بيجن أمانة حيوانات نيان بشرا تاتو استيشا وشوينا أوحل خيتو كسابتي كيتو حيوانات نيتو بشري أما قولة ترين توهين با مردم كرده تو بجي أمريكا بيجي نوع حكومته نوع أي عصاية بنراتيته منيتيانية وبأمسر زمينة ناخوا وأمن التزاد تكا تمدن هزارا صالي إما هلا قريتو إيش إما بالخلافة ما في مروفة دي أما يعني تو عملا مردم كرده مشتي وحشي بندس بچك الرعيات كاول وبإرادة دروسة أما دروسة تاقرا يعني تو چون بو أويك بخلقي كرد بيجي رونا كرد خلقي كرد بيجي خلقي كرد دستور عراقي دستور تركي دستور إيراني حجيكي لأب آبا وأجداد إيمتيانية حج گزارشێکی دروست بۆ ئێمە نادات بەڵکو دەسەڵات لە ئێمە ئەسێنێتەوە خاک لە ئێمە ئەسێنێتەوە قدرت لە ئێمە ئەسێنێتەوە ئێمە نابوو دەکا تۆ کەی ئەم تەوتوە مەردم کەی وتە ئەمە بەرخەلافە نەریتە ئەجدادە ئێمەس ئەمە بەرخەلافە ژیانە کۆمەڵایەتی و ئینسانیە ئێمەس ئەمە بەرخەلافە جەهانە ئێمەس ئێمە تعریفی ئەکەین و دنیا چه شەکڵیە ئێمە توانیکمانە ئەم تەمەدونە زەلاو لە ئەم تەمەدونە گەورە دروستکەین ئەمە خەریکە بێ تەمەدونمانەکە بۆ ئێمە قبوڵمان کرد ئێمە حاشیین بۆ ئێمە قبوڵمان کرد ئێمە وەحشین بۆ ئێمە قبوڵمان کرد ئەکرا تائیفەت منە جنین بۆ ئێمە قبوڵمان کرد ئێمە مشتێ خائنین کێوتی بە ئێمە کورد و پوڵ و پارە و خیانەت کێوتی خۆمان وە خۆمانمان وت یا بنە جوولەکەکانە بارزانی و تاڵەبانی و پەکەکە و کۆمەڵە و دموکرات و قازی هەمەوتیان کێوتی خۆمان وە خۆمانمان وت یا ئەوان وتیان کامیان ئەوەی وا بووە پازدار وا بووە جاش خەفیفە ئەوەی وا بوو وە کۆریجی ئەگەر پێت بوو تایە وا دەمە قۆپانە کاتە پێی وا ئوستادە سیاچەمانە وتنە وا کڵاشە هەورانی ئەکاتە پێی جاشە پێت بوو تایە ئەمەی وا هات کە خەریکە تەوهین و جەهانە تۆ ئەکا و ئەم قانونێک کە ئەم هاوەرگێسی تەکە تۆ ئەجدادە تۆ دەرتەزادە فکرەکەی تفەنگی هەڵەگر بۆ دەوڵەتە ئێران فکرەکەی ئەچوە ژێرەبارە دەوڵەتە ئێران تۆ بۆ بە زوانە مافم مرۆڤ و کۆمونیزم سۆسیالیزم و دموکراسی قسە کردەکەم مردمە بۆ کردە ئللا ئەوەی کە بێ ئەم مردمە سەری لێ بشێوێنی تەوهین بەم مردمە بکەی یعنی ئەم جەهانە کوردی حەچێکی نەوت و باسیکەی یعنی ئەم ژیانە مردمە ژیانە گادگەلی و حەڕەمەکی و دەیمی هەروە هاتوو لە توول ئەم تاریخە دەیمی هەروە هاتووەن ئەم مردمە تا مافم مرۆڤ نووسیە تا انقلاب کەبیرە فەڕەنسە کردیا ئێمە وا بووین حەشەرات و مەڕ و ماوەڵات و گاو گوێرەکە بووین تا وێسیان پەیمانە وەستفالیا بوێسێت و تا وێسیان انقلابە فەڕەنسە بکرێت و تا وێسیان
مافە مرۆڤ ئینقلابە فەڕەنسە بۆ ئوروپایەکان دابندرێت و تاوێسیان جەنگە جەهانیە دووەم جێبەجێبی و جارنامەی مافە مرۆڤ پەیابێ تا وەختە ئێمە سابەتی کەین ئێمە بەشەریشین. یعنی بەر لەوە ئێمە کاوڕ و کەر و قاتل و ئەمانە بووین، ئەمە تۆهین نییە بە مەردمە کورد. تۆ چۆن نەهاتی بێژی ئوسولە ئێمە لەم سەرزەمینە وان نییە کە تۆ ئێژیتی؟ ئەمە تەکە ئوسولە ئێمە دەرتەزادە، تۆ ناتوانانی قاچە خەیتە ئەم سەرزەمینە. تۆ لەکوێ هاتکی؟ کێ ئاوردکتی؟ تۆ کێ هاتکی تەگراوە من ئێژی من چۆن زندگی کەم؟ وەسە ئیستە من بڕۆمە دەرماڵە کاورایە لە سلێمانی دەربکوتم بێژم کاکە تۆ نازانی تەکە ژن و مناڵەکە تا هەڵس و کەوتکەی وژنەکە بێژم دادەگیان تۆ نازانی چۆن شوداریکەی نانەوێت تۆ پەلم فڕەمدا بێژی تۆ لەکوێ هاتکی تۆ چکارەی؟ من نازانم چۆن مناڵداری کەم، من لە ماڵە خۆمان نازانم چۆن هەڵس و کەوتکەم، تۆ گەرەکتە فێرە من کەی. چۆن من ئەو حەقم بە خۆمدا وتم ئەمانە گشتی کەر و قاترن من فێریانەکەم؟ چۆن من ئەم حەقمەوە خۆمدا؟ ئەمە تەوهینە بە کورد بوو یا نەبوو؟ بۆ یەک نەفەر لەم سەرزەمینە کوردەوارە هەڵ نەگەڕیاوە بێژێت ئەساسە دەوڵەتە ئێرانی، دەوڵەتە تورکی، دەوڵەتە عێراقی وە قانونەکەیان بەرخەلافە جەهانە ئێمە و حەقیقەتە زندگی مردمە ئێمەس. ئێمە بۆ هەر کەسی حملەی پێمان کردوتی سنەتە کوردی دابوو نەریتە کوردی دابوو نەریتە دواکەوتگە مرتەجەعانەس دا حملەی پێ بکەن. کامە بوو دابوو نەریتە ئێمە ئادەی؟ کامەسە دابوو نەریتە ئێمە ئادەی؟ چی قەچیقکەرە مافە مرۆڤ و چی قەچیقکەرە مافە ژنان و مافە ژنان چ ڕەبتێکی و جامعەی ئێمە هەست؟ لە قسەی پیاو سالاریە مارکس دێت؟ یعنی ئێمە نەمانەزانانی یەکلا پیاو سالاریە تا مارکس وتی؟ یعنی ئەم سەرزەمینە دانەی ژنیتیانە و ئێتراسکە گشتی کۆیلە بوونە ژنانە، کۆیلەی جنسی بوون، دەیژنێ وا لە توولە تاریخە. ئیستا طبقە نەزەریاتە زیست شناسی اجتماعی ژنێتیکەن بەردەس دەرتەیە هەزاران ساڵ تۆ چۆن وە دوودانە جارنامە توانی لە بەردەگی دەریبێری؟ چۆن ئەتوانی دەریبێری؟ کێ حملەی کرد بنیادە جەهانە ئێمەی نابود کرد؟ ئێوە وتانم جەهانی ئێمە حەچێکی تیانیە. کوردبوون یعنی خەتەنەی ژنانکردن، کوردبوون یعنی پیاوسالاری، کوردبوون یعنی ژن بە ژنە وابوو دروستە؟ مەگەر ئێوە واتان نەوت؟ چۆن ئێوە تەوانتان بوو ئەمەتانە کردە سنەتە کوردی بەڵام تەوانتان نەبوو بێژن جەهانە کوردی چه شکلیە و ئەم جەهانە ئینقیادە ئێوە دروستیەکەن دەر تەزاد دەتەکە ژیان اجتماعی سیاسی ئابووریە مردمانە سەرزەمینە ئێمەس. تا ورد و دەرسە ئەم مردمە بیوتە ئەرێ ئەمە بەرخەلافە جەهانە ئێمەس. ئێوە ورد و دەستی ئەم مردمتانە لاڵ کرد، ئەشکەنجەتان کردن. ئێوە شناسە ورد و دەرسە ئەم مردمتانە لێیان سەند. ئەم مردمە ورە بە خۆیان لە دەستدا. ئەم مردمە ماخێ تەسلیم بوون وتیان ئەمە حاڵیمان نییە، بێسەوادین، نافامین، دواکەوتگین. گەورەترین تەوهین بە مردمە کورد زەمانێ کریا وا تاریخە ژیانە حەقیقیە مردمە کورد قەلب کریا. گەورەترین تەوهین بە مردمە کورد وەختێ کریا کە بە تەئید و عەقڵە ئوروپاییەکان ئێمە شاملە حەق و ژیانە ئینسانی بووین کە ئەنەهوو خۆمان لەم دنیا حیچێ نەوگین، کە ئەنەهوو لەم دنیا ئێمە مشتێک کاوەڕوین تا ئینسان غەربی کردمانیە بەشەر نەوین. ئێمە فێرە حەچێ نەوین محبەت و عاتفە و غرور و لە کناری یەکتری ژیان و دەسەڵات تا بەشەرە غەربی بۆ ئێمە تعریفی کردەوە. لە خۆتان پرسن واسە یاوان نییە؟ وابوو یاوان نییە؟ کێ وای پێتان کرد؟ بۆ یەک نەفەریان هەڵ نەگەڕیاوە بوو تا دەوڵەتە ئێران؟ تۆ لەکوێ هاتکی؟ ئەم قانونە کێ قانونی ئێمەس؟ تۆ ئەزانیتە کە کیا تەرەفی؟ تۆ بەم قانونتە تەمامە ئومەت و کوردی بەر عەلەیهی خۆت هەڵەسێنیت. ناتوانی بیتە ناو ئەم سەرزەمینە ئەم ئێرادەی قانونیە خۆتە بکەی. مەئمورانت ناو سەرزەمینە ئێمە تیکە تیکە ئەکرێن. وتە تۆ ئەمتە وت خەڵکەکە لێوە فێر بوێ؟ ئەم قانونە کێ قانونی ئێمەس؟ تۆ ئەزانیتە کە کیا تەرەفی؟ تۆ بەم قانونتە تەمامە ئومەت و کوردی بەر عەلەیهی خۆت هەڵەسێنیت. ناتوانی بیتە ناو ئەم سەرزەمینە ئەم ئێرادەی قانونیە خۆتە بکەی. مەئمورانت ناو سەرزەمینە ئێمە تیکە تیکە ئەکرێن. وتە تۆ ئەمتە وت خەڵکەکە لێوە فێر بوێ؟
وتە یا نەوت هاتی ئەزانی چیت وت هاتی وتە ئەمە دموکراسی نییە جمهوری ئیسلامی وتی ئێمە موسڵمانین ما با کوفر میجەنگیم با کورد نمیجەنگیم یعنی ئەنچێ کە ئێمە ئێژینی بەشێکە لە مێژووی مردمە کورد حکوومەتە شەریعەتە شیعەیە ئەسنا عەشەری وابوو نەبیتە ئێمە شیعەیە ئەسنا عەشەری و شەریعەتە شیعەیە ئەسنا عەشەریە من دانەیە شیعە لەم سەرزەمینە بەر ئەساسە شەریعەتە شیعەتێکی هەڵسو کەوتەکەم مشتەرەکاتە جەهانە ئێمە شەرعەتە شەیوعە بۆیە یەکتری ئەفەهمین یا کوردیەتە بۆیە هاتوو چۆی یەکتریەکەی بۆیە لە کنار یەکتریا مامەڵەمانە کرد ژیانە ئیجتیماعیمانە کرد دەسەڵاتمان بوو تەعەڕوزمان بە خاک و بە مەنتەقە و بە مالیکێتی یەکتری نەکرد کاریان بوو تۆ ئەم ئینشقاقتە کرد کاورە لە سەرزەمینە ئێمە بێزوان کردیا وەی زانیم قسانەی وا دەوڵەت ئێرانیەکان ڕاستە لەسا تەکە تو ئەناهات تەکە دەوڵەتی ئێرانیا چوو تەکە تو ئەناهات تەکە دەوڵەتی تورکیا چوو وتی تو قەڵەتە کردووە دموکراسی کەی زیندگی ئێمەس دەڕاستە تۆ بۆ لە کوردبوونە خۆت ئیستیفادە دەکرد تۆ بۆ هاتی وتە کوردبوون زوانە ئەویش زوانە دەستکاری کریاک زوانێک کە دەستکاری ئەکەن نە زوانە واقعیە موکریانی وێت موکریانی جۆرێتر قسەکەن ئەو جۆرە قسە ناکەن و ئێوە قسەکەن و پڕ تۆکی ئەنووسن کورد زوانە و ئەویشە زوانەکەیسی ئەی جەهانە کوردی چی بوو یعنی ئێمە ئیستە ئیشێ مەمنونە ئوروپایەکان وین کردی گنیانە بەشەر دێ ئەگەر واسە ئێمە مەمنون ئوروپایەکانی مەمنون ئێمەتان کردە بەشەر لە حیوانی ئێمەتان دەراورد دەی لابوت ژێ خوا کەژان ئەوێنێ بەفرەخاتە سەریان خوا کەری ناسی شاخی پێنەدا لابوت ئوروپایەکان ئەزانن ئێمە وەحشی گەلێکین کامل لەو دین بۆیە دەوڵەتیان پێمان نەداگە دروسە ئەم قسە ئێوە وائیژیتە دروسە ئەوان فێرمانیان کرد ئێمە بەشەرین ئەوان فێرمانیان کرد ئێمە حکوومەتمان بوێ ئەوان لە ئێمە وتیان کورد ئەوانیش لایاقەتی ئێمان نەدی دەوڵەتمان بوێ دروسە ئێوە واتان کردوەم جامعی ئێمە وا فێر بووین بۆیە ئێژیر پەیمانی سیڤیل و ئەمریکا پشتی تێمان کرد و قنی تێمان کرد و پەیمانە بریتانیا و خیانەتیان پێمان کرد خیانەت پێمان کرد ئێمە فکرەکەین وەختی ئێژین مافە مرۆڤ دموکراسی ئێشە دانەیە لە تارانە کە حکوومەت وا لە دەستیا بتاوێت و دموکراسی وردە وەختی ئەی خوێنی تۆ وەسە ئابراکابراوە ئینگلیسی معجزە ئەکا وەختی ژین دموکراسیا چشتە و ئەوە زەوێ مردم خۆشبەختەوێ مردم پوڵدارەوێ مردم زندگی ئینسانیەکە مردم ئستێدادی شکوفاوێ مردم خەلاقیەتەکە ئەجی مەجی لا تەرەرجی دموکراسی مافە مرۆڤ ئەمە تۆهین بوو بە ئومەت کوردی یعنی ئەم مردمە هیچ عەقڵێکی لە خۆی نییە هیچ زیستێکی ئیجتیماعی لە خۆی نەوگە هیچ تەمەدونێکی دروست نەکردگە ئیستا کالای جەدید هاتکە ئێمە گەرەکمانە وەسە ژنێک وا بەهانەی کەوای پولەکە ئەگری لە شوەکەی وڵا کراسە ژۆڕژۆت هاتکە گەرەکمە وڵا ئەو کرێپەم گرەکە مەخمەڵ فەڕەنسەم گرەکە وڵا سەلتەیەکم بۆ نەکەی ئەتوەریم ئێمەی کورد وایە تارانی وایژێ بە ئێمە ئەجێ تۆ جەدەن دەرجەت نۆکەرە ئێمە بوویی غەڵەتە کرد ئێمە ئێرانین ئوروپایی غەڵەتی کرد درەسە دەی عەقڵە سیاسی وە تۆ ئێژێت مردمە تۆ هێزە تۆس ئاخیزە کوردەوارە سەربەخۆ وتم مانیفێستە ئێمە مەتنە ئێمە مانیفێستە ڕوو بە مردم دروستەکە مشکل لە دەستچوونە دەسەڵاتە ئومەت و کوردیە فۆرمە جوابدانەوە پێی ئەو فۆرمەوە ئەتوانێم دەسەڵاتە بگەڕێنێتەوە ئەو عنسەرەوە ئەتوانێ ئەم کارە بکە کوردە قەومی ئیتنیکیە تا جەهان و کوردی بخورقێنێتەوە ئەمە قسەی من بوو ئیستا
ڕوو ئەکەمە مردمە خۆم ئێژم نەوە حکوومەتگەلێک کە بەم سەرزەمینە دانریاگە دەوڵەتە شرکەتیە جیهانە ئێمەی تیا نییە ئێمە تیا مطلقاً حەزب کریاگین تەمەدونمان نابود کریاگە وەخت قەدرێکیانە نابودی کەن قەوارەمان بچووکەکەنەوە لە ئینسانیەت دەرمان تێرن لە مەردانێکی دەرمان تێرن تەبدیلمانەکەن بە کۆیلە سەغیر بێعەقڵ و بێتەمەدون دەی ئێمە وابووین واقعاً ئێوە چەنێ لە ژیانە مردمە لەندەنە 300 ساڵە پێش ئەزانن تا قیاسی کەن تەکە مردمە خۆتانە لە 300 ساڵە پێشە چەنێ ڕەوەندە تەکمیلیە تەولیدە کالا ئەزانن تا قیاسی کەن تەکە شێوەی تەولیدا لە سەرزەمینە خۆمانە چ تەسەوەرێکتان لە برسیەتی هەس تا قیاسی کەن تەکە دنیای ئەمڕۆوە ئەو وەختە تەکە ئەو وەختە کێ ئەم گوزارشە دروستەوە ئێوە نادا کێ خەریکە خیانەت دەکا لە ئێوە کێ نایەڵێ ئێمە هێزوین کێ نەیهێشت ئێمە لە بناڵە بەرە بێشکە تا پیرەژنە گۆشەیە ماڵ تا پیاگە گۆشەیە دیوارە پیرە پیاگ لەگەڵە قیامە ئومەتە کوردی بەر عەلەیهە ئینقیاد و بەردەگیاوی کێ نەیهێشت ئێوە نەتانهێشت ئێوە نەتانهێشت ئێوە نەتانهێشت مردم حەدوە کوردبوونە خۆی فکر کاتەوە ئەوەنە بچووکتان کردو ئەوەنە بچووکتان کردو کردتانە زوان ئەوەنە بچووکتان کردو کردتانە لباس وا ئەمڕۆ کاورای کوردە بێشناس کریاگە لە خۆ بێگانەی بەدبەخت بۆ خاتری ئەوەی بتوانێت کوردبوونە خۆی نیشان با بەجێ ئەوەی مترێ جامانە بوەسیە 3 متر جامانە ئەوەسێ ئژی تایی شۆڤڵی نیاگە بەسەریە لەبەرەوەی کوردیەتە خۆی نیشاندا لە سوورەتی کە کوردیەتە ئەو ئوسول قەواعد و سنەتە کوردی بوو کە ژیانە ئینسانە ئازاد ساحی و دەسەڵات و ساحی و مالکیەتی لە کناری یەکتریا ممکن کردبوو و ئەم تەمەدونە تەنەووعە فەردانیەتی بە ئینسانەکاندا بوو کە هەر کەسێک بتوانێ بە گوێرەیە تێگەیشتن تەوان زانست شەهامەتە خۆی جهان خۆی بخولقێنێت دەسەڵاتە خۆی بخولقێنێت و بەر بە هیچ کەسێ نەگیریا ئمڕۆ هەر کەسێک کە قسە ئەکا تێتە لای ئێمە قسە ئەکا دلیلی بەر ئەوە نیە ئێمە باوەڕمان بە دموکراسی و مافی مرۆڤ هەست دلیلی بەوەسێ لە کۆمەلگای کوردەوارە هەر ئینسان و کوڕباوکە خۆیسی وێشێ ئازاد وێ قسە بکە ئشێ ئازاد وێ ساحێوی هەر شتێک وێ ئشێ ئازاد وێ مەردانگی خۆی بنوێنێ نەینوێنێ پیاگ نییە کەمی هاورگە بۆیە ئێمە بەر بە پیاگێتی هیچ کەسێ ناگرین بۆیە ئێمە دەمە کەس داناخین نەوەی کە دموکراسی فێرمانی کردوێ نا ئەم جەهانە وا هات کە وا بردمانە سەبەرەوە گشت کەسێک کوڕ باوکە خۆیسی گشت کەسێک لە توێ کوراسە خۆیان پیاگە هیچ کەسێ نۆکەرە من نییە هیچ کەسێ لە من پەستر نییە ئەمە غەرب فێرمانی کرد یا نەریتە ئەجدادمان فێرمانی کرد بە ژیانە ئیجتیماعیە کە فێری بووین چۆن ئێمە نەمانتوانی بێژین تۆ حەق نییە بێ خوی مردمە ئێمە بگۆڕیت ئەها وەختێ کۆرۆنا بازیتانە کرد ئەمان و حەقتان نییە وا بکەنوە مردمە ئێمە خەڵکتان ترسان خەڵکی ئێمە ترسیاگە ئێوە هاتن وعدەتان داوتتان قەڵەم ژیانە ئینسان خۆشەکە ژیانە مردمە ئێمە وا چوونە زانکۆ ئیستا خۆشە چەند ملیۆن کڕۆکەنیشکە ئێمە ئەمڕۆ بێکارە چووە دانشگاوە بووە فاحشە چەند ملیۆن چۆن ئەو وعدەیە دەوڵەتەکانە محققنەوە دەیەمە ئیستە لە مالکیەت کەوتگین لە شێوەی تەولید کەوتگین ئیستە برسیمانە ئیستە فەقیرین ئیستە سپێولین لە گۆشەی ئەم شارانە دەخۆیەوە وعدەتان دام دنیا ئێمە خاسەکە خۆخراوترمانی کرد هیچ ئەلقابە قەیمیشمان نەما ئیستە مشتێ دوا کەوتگین کاورایە تێ هەڵدریاگە وابەستەوە دەوڵەتە ئێران خوا ئەزانێ توخمە هەندی بنە جوولەکەی کوێز وا منێ کە جەدەن دەرجەت شەناسنامەی تاریخی منم سەرزەمینە معلومە ئەو ئێشە ئەربابێت و من لە خوارەوە بۆ ژیانە ڕۆژانەی خۆم تەقەلابم چون لە حەچیشتە کەوتگم
لە دەسەڵات کەوتگەم لە ژیان کەوتگەم تەوەهومێکیان پێماندا وتیان ببڕۆ دانیشگا ئەوانەتانە چوونە دانیشگا مەدرەکە پیهشتیتان هەست ئستەخدامە دەوڵەت بوون شکۆفا بوون اختراعتان کرد بۆ جامعە مفیدن لقمەیە نانتان هەست بیخوێن چۆن ئەم وەعدانە محقق نەوە فقط تۆ کاول بوویت ولی کەسی نەهات بێژی جەهانە کوردیە تۆ چ شکلیە کێ تەوهین وە تۆ ئەکا ئەوەی وا تەوهین وە تۆ ئەکات کە حەقانیەت کوردبوونە تۆ لە پشت مافە مرۆڤە تەحقیقەکە نە لە هێزە ئیجتیماعیە ئومەتە کوردی و تەمەدون کوردیە ئێمە ماتەڵ بووین تا جارنامەی مافە مرۆڤ بێ بمان کاتە بەشەر نەوین ئێمە ماتەڵ بووین حتا ئادام سمیت تعریفە ملت کاتۆ ئێمە دەسەڵاتە سیاسی نەبووین بۆیە هاتن تاریختان بۆمان جعل کروتان هەزاران ساڵە کورد بندەسە چون تۆ نانت بەمە ئەخۆی بۆگەن ئەرباب جودۆ کریستیانەتی بەمە نانوە تۆ ئەدا بۆگەن حکوومەتە حەلیمە بێشەرەف تۆ ئەگەر دەوروبەرە بە دوژمن گەمارۆ دریاگە ئیستا ئێشێ ئومەتە کوردیە شەڕکەرە قارەمانە دروست کردایە وا مەردەمە فاست کرد بە دۆلارە ئەمریکایی تۆ چۆن لە بینە دەوڵەتە تورکیە دوژمن و دەوڵەتە سووریەیە دوژمن و دەوڵەتە عێراقیە دوژمن بۆ گەنماگی تۆ وا بە چەقانەیە لە هەولێر تێ قوچان دەرچوویت وا بە چەقانەیە لە شەنگال تێ قوچان دەرچوویت چی تۆ هێشکەسە لەوێ هێزە ئینقلابیە مەردەم تۆ کێمە تۆ کێ هێشتگیتیوە لە حکوومەتە هەلێمە کێ ئللا ئەوەی کە تۆ مەئموریەتت هەست مەردمە کورد نابوودکەی کەس نییە لە پشتمانە ئێمە ئیمان خۆمان و حەزارەت و مێژووی هەزاران ساڵە و میراتە ئەجدادمان وا لە پشتمانە چۆن کەس نییە لە پشتمانە خۆ لە ژێرە بلۆک ناتکینەتە دەرۆ ئێمە لە توورە تاریخ ئەم ژیانە فێر بووگەین بۆ پاراستنە خۆمان دەسەڵاتمان بوێ بۆ پاراستنە مالکیەتمان دەسەڵاتمان بوێ بۆ پاراستنە کەسوکارمان دەسەڵاتمان بوێت کێوا زەعیفی کردین کێوا زەبوونی کردین کێوا لە خۆمان دوورمانی کردو تا ئمڕۆ دەوڵەتە ئێرانی بێت بە فستیواڵە لەباس و کوردی و شعرە کوردی ئێمە نەشئە بکە جەهانە کوردیە ئێمە کوا جەهانە کوردی ئێمە شعرە کوردی وەختی بازنمود ژیانە ئەجداد و تاریخی ئینسانە کوردینەکە و دەردە سەد لە ئاشغاڵ خوا و چ دەردێگە خوا وەختی گزارش لە وجود من وەکو ئینسان هێنەکە شێوەی ژیان من وەکو ئینسان هێنەکە چۆنیەتی دینە دنیای من نەکە و دەردە توالە دەخوا و چ دەردێگە خوا ئەدەبیاتە کوردی کە گزارش لە دەسەڵات و سەروەری چۆنیەتی گەورەیی من لەم دنیا نەدا لە ئاخرین هەنارە دنیاوە بەختیار عەلیمی کە چاوە چاڵە باوکە تا شعر قەسیدەیە نیشتمانە چۆنە ئێوە گشتتان هاتن ئێمەتان لە خۆمان بێگانە کرد و ئێمەتان لە خۆمان دادۆشی شێرکۆ بێکەس تۆ هاتی فێرە ئێمە بکەی ئینسان بوون چه شکلیە ئەجدادە ئێمە نەیانزانی وەلێ تۆ بلە جوولەکە زانی و چون لاکان فێرتی کردو دلۆز فێرتی کردو لە گۆشەی شینباوی باڕێکە کچە کاوڕێکی ڕۆمانیایی بە گوڵەمێخێکێکی پەمەیی ئەمە بوو گزارشە تۆ لە جەهانە کوردی شێرکۆ بێکەس بۆ ئێوە هیچ کامتان هیچ جوامێریەکتان لەم تەمەدونە کوردیە نەدی هەر حەملەتان پێکرد و کوتاتان وتان ئێمە ژن کوژین وتان ئێمە وەحشین وتان ئێمە بۆگەنین سپێونین وتان ئێمە هەر تەمەدونمان نەوگە تائیفەت و منە جنین ئێمە پول و پارە و خیانەتین هەر برسی و گین ئێمە وابووین دەی مەردەمە کورد ئێمە چۆن تەحملمان کردم گشتە تەوهینە پێمان کردە
چۆن ئەم گشتە تەوهینمانە بە خۆمان تەحمل کرد، بە ئەژدادمان تەحمل کرد، بە میراسمان تەحمل کرد، چۆن ئێمە ئەمانمانە گشتی تەحمل کرد. ئێژێ ڕۆژێ پڵنگێ چاوی کەوتۆ پشیلێ، ئەرێ وتی باوەڕەکەی تۆ لە من ئەەکەی، وەلێ بۆ نە بچووکی، وتی ئادەمیزاد وای پێم کرد. وتی ئادەمیزاد کێس؟ بردی لە گۆشەیەک و جوتیارێکی نیشاندا پیرە قرچۆڵ، وتی ئام خوێڕیە وای پێکردی. چووە بەرەوە وتی گەرەکمە بوو خۆم. جوتیارەکە وتی بیکە تۆ قدرەتمەندی و تۆ پڵنگیت و من ژن و مناڵم هەست با بڕۆم خواحافزیان لێ بکەم. وتی لێ باشە بڕۆ. وتی آخر چۆن ئیتمینان کەم تۆ دەرناچی؟ وتی من دەرناچم ماکم تۆ بکوژم. وتی نا بێ سەبا بوو وەسم و قێ و دارە خیاڵم ڕەحەت بێت تۆ ناڕۆی. پڵنگەکە وێسیا بەستی و قەیدارەکە چوو لە ماڵە تێڵایەکی هاورد. پڵنگەکە بەسیاوە نەیەتوانی لە جێگەی زیاتر بڕوا، لەو جێگە وا زیاتر نەیەتوانی بڕوا، دایە بەر تێڵا. ئاوەنە تێڵای لێدا پڵنگ بوراوە لە هۆش چوو. کاورای جوتیار بەریدا پشیلەکە هاتووە ڕاسەری، چاوی کردو وتی ئەرێ فرەم ماگە بووم و ئەوەلەی تۆ. ئێمەیان کردو ئەوەنەی پشیلەیە. لە تاریخە خۆمان خاڵیان کردین، لە ئەسڵە باو باپیرمان خاڵیان کردین، لە تەمەدن و حەزارەتە کوردیمان خاڵیان کردین، لە ژێرە ناوە دڵسۆزە کووردا گورگ بوون لە لەباسە مەڕکەوتنە گیانمان، بێورەیان کردین، بێ تاریخیان کردین، بێدەسەڵاتیان کردین، بێشوناسیان کردین. وەختی وەزوانەکەی من و تۆ کابرای شێتە بێکەس شێعریەوت بۆمان، ئێمە جەماعەتێکی عەقڵ قوفڵین. ئەی تۆ عەقڵە لەکوێ ئاورد؟ تۆ فکرەکەی بە تەئیدکردنە مەطلوبات دنیا و بەڕەتکردنە ڕەدیەکانە دنیا تۆ تەفەکرەکەی. مەسەڵەن ئیمڕۆ نۆرمەکانە نێئۆلیبرالی بەردنیا حاکمە، ڕەئەلیزمە سەرمایەداری و پۆستمۆدەرنیزم حاکمە، بە شوێنە قوربانی ئەگەڕێ. ڕەگەزە جنسی، ژن، مناڵ، ئائین، تۆ ئەمانە تەئیدەکەی فکرەکەی تۆ تەفەکرە کردگە حەیوان. فاشیزم و نازیسم و ئەمانە قەبیح کریاگە، تۆ حەملەی پێیەکەی لەبەرەوەی فکرەکەی تۆ فرە تەفەکرە کردگە. تۆ فکرەکەی وەختی هیتلێر لە بین چوو، ڕاسیزم لە بین چووگە لە دنیا، دیت خۆ لە بین نەچووگە، ئەمیقتر بووگە. لۆپنە لە فەڕەنسا بۆ تێ، کاورای برێگزیتە لە بریتانیا بۆ تێ، دۆناڵد ترامپ لە ئەمریکا بۆ تێ. بەرتەریە نەژادی لە بین نەچووگە، نژادە چەرمک نژادە بەرتەرە ئەدعای تێ. تۆ فکرەکەی سوسیالیزم شکستی خواردگە، فەقر لە دنیا لە بین چووگە، ئستسمارە کارگەر لە بین چووگە، تەجاوز و تەعەدا لە بین چووگە، نە لە بین نەچووگە. فقط تۆ کارمەندە نظام سڵتەی بوو ئەوەی ئومەتە کوردی لە بین بووەی. بۆیە تماشا بکەن یەکێک لەمانە دایک و باوکیان نییە، یەکێک لەمانە تەباریان نییە، گشتیان بنە جوولەکەن، هەرچیان ئینسانە کوردی نییە. بۆیە میراسێکیان لە میراسە تەمەدونی نییە، حەملەیان کردە تەمەدون ئێمە. تۆ چۆن تێی بەناوی حیزبی دموکرات و پارتی و ئێژی جارنامەیە مافە مرۆڤ و حقوق بین الملل بە ئێمە ئێژی حەقمان هەست بووینە دەوڵەت، ئەی بۆ ناژی تەمەدونە ئێمە ئێژێت ئێمە دەسەڵات و گین. تۆ کێی؟ تا تۆ 50 ملیۆن کوردە قەومی ئیتنیقی بێتە پشتە، بۆ ئەم کارتە نەکرد. کێ ئەیتوانی 50 ملیۆن ئینسان بکوژێت؟ کێ ئەیتوانی 50 ملیۆن ئینسان بکوژێت؟ خومێنی زاتینەوە بێژێتە کە کوردا شەڕەکەین. خومێنی وتی ما با کۆفرمی جەنگیم، نەبا کورد. پیاگم گەرەکە لە دەوڵەتە ئێرانی بێژێ ئێمە کورد وەحشیە گەرەکمانە بڕۆی نابودیکەین. ئەو ناژیتی، تۆ ئێژیتی. تۆژیتی کورد هیچێکی نەوگە و سنەتە کورد دواکەوتگە و مرتەجع و بیوێنە دواوە و لاو با دموکراسی خێنە ملیۆ و بە دموکراسی ئێمە دەوڵەتە ئێرانی سوا لە منمان ئەوێت.
بجهان جديد دولة إيراني سوارة ملمان أميت إما أوينو مشتي قتيسة بوغن داخلياغة تي حلدرياغة كاولة كاورة وحشي كيستيشن ممنون وين كعلم جديد نعنمان بيدا وفير بشرية ماني كردك أما قولة ترين توهين بملة كرد نبو بالتمدنك نبو چيا تمدن ئێمە لە کوێ دەسی پێکرد لەوەی کە جارنامەی مافە مرۆڤ نووسریە لەوەی کە مارکس کاپیتالی نووسا ئێمە بووینە بەشەر دەسە مارکس خۆش وێ وەنا ئێمە بەشەر دەبین پس لەگرا تۆ متەوەجه ئەویت هیچ کەسێک نایێت بەعین بێژگە لە ئاخێزە کوردەوانە سەربەخۆ بەناو کورد بێژێت دنیای ئێوە لە تەعارضە تەکە جەهانە کوردیە مردمە ئێمە ناچێتە ژێرەبارە سیستەمە ئێوە مردمە ئێمە لە خووی کوردیە خۆی دەرتێت لە خووی ئینسانیە خۆی دەرتێت لە ژێرە سیستەمە ئێوە ئەم سیستەمە ئێوە سیستەمە هاوردەیە بێگانەس لە سەرزەمینە ئێمە جواو نادوو مردمە ئێمە ناچێتە ژێرەباری ئێمە هاتین وتمان ئاخێزە کوردەوار و سەربەخۆ قیامە ئوممەتە کوردیە فرمە ڕەهایی قەومە کوردە ئەم بەشە کوردەسە کە دیگیانەوە قەوم ئەمە هێزە مادیە کەیسی و ئەم جەهانە کوردیە تێرێتەوە ئەوەسە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ڕۆژ بە ڕۆژ وەچەکە چون ئاخێزە کوردەوارە سەربەخۆ نایژە ئوممەتە کوردی بێ تەمەدون بوو ئێژە ساحیبە تەمەدون بوو نايجي أمته كردي بأقل بو كويل بو يجي أمته كردي إنسان آزاد مخير وتمدن كردي تمدن آزاد بو يجي أصوله إنسان كردي يك آزادية بقيد شرط بملاحظة قري وبمحافظة قري وحساب قري بويا إما إجازة أدين هر كسي قصبك نقوي كالديمقراسي وتويتي چون بإيمان وتكا هر كسي لكراس توي كراس خويا كرباوك خويسي هر کەسی لە توی کوراسە خۆیان پیاگە هەر کەسی کوڕ باوکە خۆیەسی نەوەی کە دمۆکراسی فێرمانی کردوێ لە سەرزەمینە ئێمە مالکیەت حەق مطلق ئینسانەکانە و هەر کەسی بە گوێرەیە گەورەیە کە خۆی هەسی و دەمکوتێک لێی ناکرێ بە شەهامەت و تەهەور و زانستێکە هەسی خیاڵ و سەودا و ئارزوەکانە خۆی بەدەستێرێت لە سەرزەمینە ئێمە هر إنسان إيشي دا صلاة دارويت وبو حيج كسيك بيدا صلاتي چتا قشنيك ديه تو إيشي كس داروي دس داروي لا داروي دس دار يعني دا صلاة بيه سفر داروي مال داروي أمن شان داتك يكيك لأصول إيما دا صلاة دارية نبي دا صلاة بۆیە تەواو تەلاشمان کردە دەسەڵاتمان بوێت قەومە فرەمان بوێت خۆشەویستە خەڵکی وین لە دەمە خۆمان بیگرین و بیکەینە دەمە مردم تا لە ناو مردمان مەحبوب بووین تا مردم خۆشمانی گەرەکوێت تا مردم لە ڕۆژە تەنگانە بێتە پشتمان دەسەڵاتمان بوێ تەمامە نۆرمەکانە جامعەی ئێمە ڕەفتارەکانە جامعەی ئێمە بەرئەم ئەساسە چێتە ڕێوە ئەمە ئوسوولە کوردیە تەکە ئوسوولە تەقەیودە خانوونەکانە ئێوە فەرەفەرقەکە سەرزەمینە ئێمە مڵکە مشاع دەوڵەت نییە کانزاکانە ئێمە مڵکە مشاع دەوڵەت نییە نییە مڵکە ئێمەس مڵکە ئەژدادە ئێمەس ئێمە پاراستگمانە دەستمان تێبەر فرممان گۆڕیکە چۆن ئێوە نەتانتوانی بێژن ڕیخت جیهانە ئێوە تەکە جیهانە ئێمە فەرقەکە ئێوە هاتکن ئێمە نابودکەن و ئێمە ناچینە ژێربارەم نابودیە بۆ ئێوە حملەتان کردە ئەژدادە ئێمە بۆ ئێوە ئێمەتان وەحشی جلوەدا بۆ ئێوە ئێمەتان کاول جلوەدا بۆ ئێوە ئێمەتان حەیوان جلوەدا
کامەتان وا دانیشگا چووگن لە باوە گەورەکەی خۆتان ئاقڵترن وا دانیشگا نەچوو بوو کە بۆ فیلسوفێکتان تیا دەرناوە مەگە گشتتان PhDتان نییە پس ئێوە دیتان گەورەترین تەوهین بە ئومەتە کوردی زەمانێک ئەکرێت کە تۆ ئومەتە کوردی بێتەمەدونکەی بێ تاریخیکەی بێ حیاتە ئیجتیماعی سیاسی ئابووریکەی و بێژی تەمامە ئەمانە بە شەرە غەربی فێرە ئێمەی کرد و ئێمەشە ئیستا ئێشێ بە شوێنە بە شەرە غەربیە هەڵخەینەوە مەگەر بە ئەجیمەجیە لاتەرەجیە بە شەرە غەربی بووینەوە بە شەر بۆیە داوا ئەکەین لە بابە ئامریکا تخوا مافمان بپارێزە بابە ئامریکا مەگەر تۆ ناوێژی دیموکراسی بۆ نامان دەیتێ ئەی 500 ساڵە پێش بابە ئامریکا نەبوو ئێمە چۆن زندگیمان کرد ئەی لە گوێرەیە درێژاوی ئەم تاریخە ئێمە چۆن زندگیمان کرد چۆنە ئێمە بە دوای دواکەوتگیایشی دەوڵەتە مۆدەرن دروستکەین ئەما سەمەرەیە دەوڵەتە مۆدەرنە ئێمە دوای 120 ساڵ بووگەسۆ بە فاحشەگی کێشاندنە کەنیشکەکانمان بێدەڵسەڵات بوونە پیاگەکانمان برسی بوونمان لە هەرچی بوارە بێ شەخسیەت بوونمان لە هەرچی بوارە درۆ ئەەکەم چەند نەفەر لێوە ئەمڕۆ حەز بە خۆشی ژیانەکەن هەستی بێکەن چەند نەفەرتان حساسەکەن لەم دنیا بە شەرن مەوجودن بێجگە لە ئەحساسە حقارەت شتێترتان بوو ماگەسۆ ئەها گەل لەگەل لە سەرزەمینەکە جێتێڵن ڕقۆ ئەونۆ لە ناو دەریا خەفە ئەون ئەی بۆ ئەشدادە ئێمە بەگوێرێم تاریخە هیجرەتیان نەکرد لەم سەرزەمینە گیان نەهێش نەچوون نەڕووین بۆ هیچوێ پس ئێوە دیتان گەورەترین تەوهینە بە ئێمە لە بێ ئەهەمیەت خوێندنە ئێمە نەک بێ ئەهەمیەت لە باتڵ خوێندنە تەمەدن و ژیانە هەزاران ساڵەیە ئینسانیمان تەوەسوتە نوخبە پسپۆر ئەحزاب و ڕەهبەرانە کورد کریا گەورەترین تەوهین بە ئومەتە کوردی کریا بێ شوناسیان کردین بێ تاریخیان کردین بێ تەمەدونیان کردین بێ ورەیان کردین لە خۆبایی بوونیان تێمانا کوشت غرور و مەردانگیان تێمانا کوشت ژنەکانمانیان منحرف کرد وا ئێمڕۆ کەنیشکەکانمان کاوەلوگن پس ئێوە متوجه بوون جەهان کوردی جەهانێک بوو لە ئوسول قەواعد و سنەت و چۆنیەتیە کردەکردن کە ئێمە بەر ئەساسی توانی بوومان تەمەدونێک دروست بکەین لە دانایان داناگەلێک کە نۆرمەکان و ڕەفتارەکانە ئێمەیان ئەکرد بە کەلام حکوومەتە دانایان بە نۆعێ حکوومەتە حەکەمەکان بوو نە حکوومەتە سوڵتانە سوڵتەگەر بۆیە توانی ئازادی دەستە بەرکە انقیادگەر لە سەرزەمینە ئێمە نەیەتوانی حزور پەیاکە چۆنە ئێمەیان وا تەفکی کردووە ئەمڕۆ دەوڵەتە ئێرانی ئەدێک بەچکە ڕەعیەتی پەیا کردگە زوان بازیە هەورامی بازی لە ئێمە فێربوون ئیسە پێژن گۆران وەختی من ڕەونەقم پێدا دەوڵەتە ئێرانی هەرچی بێدایک و باوکە تو لە ڕەعیەتە بەریدا گەسە گیانە ئەم جەهانە کوردیە لەکسازی کەلهۆڕسازی هاوە نییە جەماعەتی تێ هەڵدریاک بەناوە گۆرانی بێش خەریکن موکریان سازی لۆڕسازی کەسپیان سازی بۆ ئێمە ئەکەن عەلەوی سازی شیعە سازی
عدوية سازي، خلوتية سازي، شعبانية سازي، مششعية سازي خريكن إيما حتى أتوان منفكتر قتيستر دوا كوتكتر ونابوتر أكن أما كاركيس وا بيكاكا تيت ارتجاع لناو إيما بريبي إداوة قوريكا تحت ناو كانتون بازي فرق الديني بو إيما والتصوفي بو إيما قوريكاتو علوية بازي بو إيما قوريكاتو بكتاشية بازي بو إيما قوريكاتو عدوية بازي بو إيما قوريكاتو چون دولة إيراقي إمرو چاره كانتون الشنقال عدوية شيخ عادي عمريناكا كاورا هلا قريتو إيجي از إيزي ديما از نكردم يعني توني تناو جهانا آزاد إيما رازكا وزوانا كي زوانا إيما حالي ما نوي كردية زوانية أصول قواعد سنة أوانا نية نناوي إيما فرق كنتك إيما يهودي ساخت بنيسي صالة بيش ويا بن بالي أن ناتاشن ويا خوان ليما الدورو أكنو بويا أوان بندي ملكة هاوسن قيزا كان لإيما تكا إيما معاملة ناكن جنو خوازي من تكا ناكن كريفيت تكا عربانا أوسن أوان لهمان جهان يهوديتين فرق كندك جهان إيما كي أمانة برجستا أكاتو بككا إيما بعنوان مسلمان نشان أدا سني بشرف نازانيني مكيبوينو سني بتكاياي قادرية ونقشبندية وخلوتية وشعبانية نازانين بكتاشية نازانين كيبوينو سني مردم كردوار قيام آخيز كردوار سربخو قيام تمدن كردية إيما تمدنوين إيما قولة ترين تمدن تاريخ دين وأساس من وقاعدة من برصلح دانياغا نقل بيد صلاة كردنا خلقا لد صلاة دارية خلقا صلح زماني برقرار بيك قش كسي دا صلاة داروي كوملقاي الزمان جيان إنساني تياكويت كقشت إنساني بتواني استعداد خوي متبلوركا تا بتواني شي وقل مختلف زندگي تعقيبكا فرم زندگي بقوري طبيعت فرمي بقوري تا زندگي ممكن بويت نظام السلطة الجهاني برخلاف جهان كردية مس نرمكاني نرم إيما نيان إيما لخوي إنساني ومتعالي وقوربون خومن درتيريت إيما نارو نجير بارم عبودية وبردقية إيما الدس لحياة هزارا صالة وميرات هزارا صاليك واجنتيكيو كرياغ لنا والجنمانا هل ناقرين إيما بلتايف الحيلة إيوه بمعجزات التكنولوجيك تا نارو ندواوه هنوز إنسان وهوش إنسان برتر لكان إيوه لكرستكان إيوه كإما قرياين وسرر رچلكو ورا بخوبون وغرور كرديمان جهنتان لبردمان يشي چوك ليبدات وچوك دادات كي خساند ماني مشت نفوذي تخم جولكي تخم الرعيت لم سرزمينه وإيميل تاريخ دامالاند لكرامات دامالاند لإنسان بون دامالاند كردمانيا وحشي كردمانيا جن كردمانيا حواشي وإنسان غربي برينيني عدم اسميتو دلوزو جان لاكو ماركس قرأ كيسي بمان كاتب بشر ونئما بشر نبوين اوان قرأ كيانا وابا ايمش بيجن قولة ترين توهين يان بأجداد ومردو كان من كرد ميجوية ايميان للسليب دا تمدن ايميان لبين برد
حقیقت زندگی ئێمەیان گۆڕی ئەم بێشەرەفانە. ئەوە تەوهینە تا تۆ بفەهمی تەوهین چۆنەکرێ بە تۆ. واتە وجودە کەسێ لە کەسێ داماڵێنی، تاریخی داماڵێنی، میراسی لە بین بۆی چەپاوەڵی کەی، ئەژدادی لە قەبر دەربێری شەلاقی دەی. واتان کرد بێمان. ئێمە ئیجازە نادەین ئەم ئینفکاکە لەم سەرزەمینە و ئەم ئینشقاقە لەم سەرزەمینە بکەن. ئیجازە نادەین بێتەمەدن و وەحشی و نەزان و بێکەرامەتمان کەن. تەمامە تەلاش خۆتان تا ئەم دەقیقە کرد، بەڵام نەتان توانی. ئەها ئێمە هەڵساینەوە، ئەها دووبارە ئەم جەهانە کوردیە هەڵساوە، ئەها خۆتان و ئەربابانی یەهودی مەسیحیتانە کاتە ناو فازڵاوە تاریخ. ئێوە بێتەقە ئێمەتان تەسلیم کرد و نابوودتان کردین. بێتەقە خار و خەفیفتان کردین. قێزمان کرد لە خۆمان، تفمان کرد لە خۆمان. بێتەقەواتان پێکردین. جەماعەتە بێشەرەفە بێدایک و باوکە حیزبی، نخبە و نوخاڵە. جارنامەی ماف مرۆڤ من ناکاتە ئینسان، نۆڕمەکان و جەهانە کوردی منەکاتە کورد. بۆ نابوودتان کرد. تۆ گەرەکتە بە جارنامەی ماف مرۆڤ بڕۆی ماف بۆ کورد بگری، چون ئوروپایی وت کەسی ئینسانەکان مافیان هەست. ئوروپایی غەڵەتی کردە کە ئەژدادت وە بێشەرەف. وا منە لە تاریخە خۆم داماڵی، لە تەمەدن و خۆم داماڵی کردم تا حەیوان و بەردە، تا ئوروپایی دوای جەنگ جەهانی دووەم بە جارنامەی ماف مرۆڤی بێژێ من بەشەرم و منیش بکەومە شوێنە ئەو تا ئەوە محقق بکەم. ئایەوە